پاکروان فرهاد محمد ام خیرات نوتكن بو إيرو ومن وان ديبون البر حاضر بون بو ام بيرانينا ريو رسمن بالصالي لسر پاکروان بونا شهيد فرهاد ببن لي بري ام دست ريو رسمن بيرانينا بكن بيوستا بوما ام بيستكي راوستن لسرگياني پاكي پاکرواني شهيد كرد كردستاني هروها سرگياني پاكي نمر فرهاد محمد فرمكن غير سپاسينا سیاسی نویسگاه چارەخوانی جباکی ئەم هاتناوە خەتەخوات خواسی ئیرۆ 20 سال دەرباز بن سەر شەهادەتە شەهید فەرهاد یەک شەهید سەرهەدانە پانشتۆ ڕاستی 9 سال گرنگ بێ پشتی حتا 20 ساڵە بۆ ئەم مەڵەتێما کاریە شەهیدێ خۆشبیر نەکەن شەهیدێ خۆن بیرانخۆ بێنێ ئەڤژی دیدیێما ئومیدێما گران پێ مەزن بکرێت و ئەم پێگەشتنی ببن بخير هاتنا چی کەسایەتێک بویرۆ حاضر بووین سەر گۆرستانە نەمر فرهاد محمد علي صبري هون تبدا جهه اسپاسیەنە ئەم بنابێ هۆزە هاستنە ئەم جێ سپاسیەکە گەرمش هەمی کەسایەتێ خۆرە چه شخصیات بن چه ڕەوشانبیر بن چه سیاسەتمەدار بن چ کەسایەتێک بۆ ئیرۆ هاتیە دەبێ بیر ئانینێ ئەم ژوارە دەبێژن و تەبدا سەر سەرا و سەر چاوە هاتن ئەم هاتنێ وا ژمەرە شانی مەدەدێت جهه شەهنازیە ژمارە ژی ماڵباتی ڕێژی تەنێ فەرهاد نەیە ماڵباتەیە نەیە هۆزەیە هەمی مڵەتێ کوردە ئەم دەوێژن بنابێ هۆزە هاتوونە لەبێ وەفاداریەوە و هەر ساڵ بەشداری بێ گۆرستانێ دبن ژمەرە جهه شەهنازیە و تەبدا سەر سەرا و سەر چاوە هاتن شەهید نامبرن بژی کورد بژی کوردستان